بینەرانی بەڕێز لە هەر کوێگەن جارێکی دیکە لە بەرنامەی ڕاوێ ڕۆژی ستێر تیڤی ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش هاتوونەتە خزمەتی ئەوەی بەڕێز بە دوو تەوەری دیکە کە ئەم شەو لەگەڵ میوانانی بەڕێز دەیان خێنە بەرباس و گفتوگۆ لە تەوەری یەکەمدا باز لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکەین ئەویش بە تایبەتی مەسەلەی شەهیدبوون یا شەهیدکردنی ئەو چوار ژینگە پارێزەی کە لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان مەخابن گیانیان بەخت کرد هاوکات لەگەڵەوەشدا ئەو خاوەنداری دەرکەوتنە لێیان بەو شێوازە شکۆمەند و جەماوەریە هەزاران کەسی کە بە تایبەتی لە مەریوان لێیانکرا هەڵبەتە لە سەرتاسەری کوردستانیش خەڵک غەمبار بوو بۆیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا باسوخواسی زۆریان لەسەرکرا لە تەوەری دووەمیشدا دەچینە باشووری کوردستان دەزانن باشووری کوردستان لە ئێستادا کوشتنەکان دەستگیرکردنەکان لە ئاستێکی زۆر بەرزدان هەر کەسێک کە دەنگێکی لێەوە بێ بە تایبەتی چالاگوانان کەسانی ناڕازی ڕۆژنامەوانان نووسەران ڕوبەڕووی گرتن و بێسەر و شوێنکردن دەبنەوە ئەوە یەکێک دەبێت لەو تەوەرانە ئەڵبەتە ئەگەر کاتیژما باز لە مەسلەی سەردانی لایەنەکان دەکەین کە لەم دواییەدا پەرەی سندووە هەم لە دەسەڵات و هەم لە دەرەوەی دەسەڵات پارت و لایەنەکان لە یەکدین نزیک دەبنەوە ئەمانە دەبنە تەوەری گفتوگۆی ئەم شەومان بۆ مەبەستەش لێرە لە ستۆدیۆ میوانداریمان لە دوو بەڕێز کردووە ڕەنجدەرگراوی چالاکی سیاسی و مەدەنی هەروە کاکشار ئورامار بەڕێزیان هەم نووسەرە و هەم ڕۆژنامەوان ئەگەر کێشەیەکی ژەڵبەتە نەیەتە پێشەوە بە تەلەفۆن لە چیا سەرکەشەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە جوتیار پێشەوە ئەندامی کۆمیتەی ژینگەی کۆمەڵگەی ئازاد و دیموکراتی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدارمان لەگەڵدا دەبێت بە ناوی خۆمانەوەی بەڕێزەوە سەرەتا بەخێراتنی هەر سێ میوانی بەڕێز دەکەین زۆر بەخێر بێت. سپاس بۆ بەڕێستان. دۆسیەکمانەیە لەسەر شەهیدبوونی ئەو چوار ژینگە پارێزەی ڕۆژهەڵاتی کوردستان وەک ڕێزلێنانێک بۆیان یادکردنەوەیەک پاشان دێمەوە خزمەتیەوەی بەڕێز. وەڵێ بینەرانی بەڕێز بە ئەم دۆسیەی ببینین کە وەکو ئێوە دەزانن لە ڕۆژانی ڕابردوودا چەند کەسێک پاژەوەی سپای پاسداران تۆپبارانی ناوچەیەک دەکا لە مەریوان دەچنەوێ ئاگر بکوژێنەوە بەڵام دووبارە سپا دەست دەکاتەوە بە بۆردومانکردن دەوترێ بەهۆی ئەو بۆردومانەوە ئەو چوار هاوڵاتی ڕۆژهەڵاتی کوردستان کە کەسی دیار و چالاکوانی دیاری بواری ژینگە بوون شەهید بوون ئەلبەتە لێدوان و کاردانەوەی زۆر بەدوای ئەوانشدا هات پاشان تەرمەکانیان بە مەراسمی جەماوەری زۆر مەزن لە مەریوان بە خاک سپێردرا. ڕۆژی شەممە 25 ئەم مانگە بەهۆی تۆپبارانەکانی سوپای پازارانی ئێرانەوە بەشێک لە دارستانەکانی دەڤەرە سنووریەکانی سەلەسێ و پیلەی سەر بە ناوچەی مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان ئاگریان لێکەوتەوە و ئەندامانی ڕێکخراوی سەوزی چاو ژمارەیەک لە هاوڵاتیان دەست بەجێ خۆیان گەیاندبوویە شوێنی ئاگرەکە و هەوڵی کۆنتڕۆڵکردن و کوژانەوەیاندا بوو. بەڵام لەو کاتەدا جارێکی دیکە تۆپخانەکانی سوپای پازاران تۆپبارانی ناوچەکەیان کردبوویەوە و بەو هۆیشەوە چوار ژینگە پارێزەکەی مەریوان بە ناوەکانی شەریف باجووەر ئومێد حسێنزادە ڕەحمەت حەکیمی نیا و محەممەد پەژوهی شەهید بوون و ئەوەش تووڕێی و ناڕزایەتی مەریوانیەکان و خەڵکی کوردستانی بەدوادا هاتبوو خۆپیشاندان و ناڕزایی سەراپا ناوچەکەی گرتبوویەوە. ڕۆژی یەکشەممەش بەڕەپێوان و مەراسیمی بەشکۆی هەزاران کەس تەرمی هەر چوار ژینگە پارێزەکەی شارەکە بە شێوەیەکی شازیستە و بە ڕێپێوان و مەراسیمی جەماوەری هەزاران کەس برانە گۆڕستان و بە خاک سپێردران. جەماوەر پەیتا دروشمەکانی شەهید نامرن ئاسایشی زۆرداران چەوسانەوەی هەژاران کوردستانمان شێواوە ڕۆڵەکانمان سوتاوە و نان کارازادی خیابان خۆشاوە و خوێنی سوورمان ڕژاوەیان دەوتەوە. هاوکات هاوڵاتیان بانکارتیان بەرز کردبوویەوە کە گوزارەیان لە خۆشەویستی و داغداریان بۆ هەر چوار شەهیدەکە دەکردەوە. شەهید بوونی ئەو چوار چالاکوانەی بواری ژینگە کاردانەوەی زۆری سەرجەمچین و توێژەکانی کۆمەلگای لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش لێکەوتەوە و هاوڵاتیان دژایەتیان بۆ سیاسەتەکانی دەسەڵاتدارانی ئێران دەربڕی. شەریف باجووەر کە یەکێکە لە شەهیدەکان و ئەندامی ئەنجومەنی
ئەنجومەنی سەوزی شاری مەریوان و یەکێکە لە چالاکانی مەدەنی دیاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان هەمیشە پێشەنگی ئاگرکوژانەوەکان و چالاکیەکانی ژینگە پارێزی بووە. باجووەر لە ساڵی 1990دا بە دروشمی نەبوونی توندوتیژی ڕێگەی پیرۆزی مرۆڤایەتیە بە پاسی لە مەریوانەوە چوو بووە تاران بەهۆی چالاکیەکانیەوە. چەندین جار لەلایەن دەستگامنیەکانی ئێرانەوە بانگێش کرابوو لێپرسینەوەی لەگەڵدا کرابوو. کۆمیتەی ژینگە پارێزی کۆمەلگەی دیموکرات و ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدار وێڕای سەرخۆشی ڕاگەیاندووە. ژینگە پارێزانی کوردستان سەمەندیان کە ژینگە و دارستانەکانی کوردستان بە بەشێکە لە هەبوونیان ئەگەرچی داگیرکەرانی کوردستان هێرش دەکەنە سەر کەلتور و بەهاکانی گەلی کورد، بەڵام هیچ کات بە ئەندازەی سووتاندنی ژینگەی کوردستان ڕووی ڕاستەقینەی دوژمنانی کورداشکرا نەبووە. سووتاندنی ژینگە و دارستانەکانی دێرسیم لە باکوور و مەریوان لە ڕۆژهەڵاتی کوردستان هەوڵێکی دیکەی دوژمنانی کووردە بۆ سڕینەوە و لەناوبردنی سروشتی وڵات. بۆیە ژینگە پارێزانی کوردستان بە تایبەتی ڕۆژهەڵات بە گیان و جەستەی خۆیان دەکەنە قەڵغان و لەو پێناوەشدا شەریف باجووەر و هەواڵەکانی ئومێد ڕەحمەت و محەممەد خۆیان کردە قوربانی. کۆدار جەقت دەکاتەوە تەنیا بە درێژە پێدان بە ڕێبازیە و تێکۆشەرانە تۆڵە لە بکەرانی ئەو تاوانە دەکرێتەوە و بەڵێن دەدەن درێژە پێدەری ڕێبازەکەیان بن. لەلایەکی ترەوە ڕۆژێک پاش ڕووداوەکەی مەریوان ڕاگەیەندرا ئارمان غەفوری ژینگە پارێزی شاری مەریوان کە 34 ڕۆژە لەلایەن ئیتلاعاتی ئێرانەوە دەستگیر کراوە لە زیندانی ئەڤینی شاری تاران بە شکنجەی سەخت شەهید کراوە. ڕۆح و ڕەوانی شەیدان شاد درودیان بۆ دەنێرین. کاک شارد لە بەڕێستەوە دەست پێ بکەم شەید بوونی ئەم چوار ژینگە پارێزە ئێستاش کە دەنگۆ هەیە ئارمان غەفوریش باشکەنجە شەید کرا بە هەر ژینگە پارێزی مەریوانە قسەتان لەسەری چێ بە تایبەتی ژەوەندەی من ئاگادار بم پەیوەندی لە نێوان تۆ و شەریفیشدا هەبوو. گەلێک سپاس. وان ڕۆژانە لە کوردستانی خەبەری گەلک نەخۆشتی مخابن ئەیداما ینی وەگوهاستنا ڕامین حوسێن پەناهی بۆ تەهرانی زیندانە ڕەجای شەر و شەهیدکردنا وان چار کەسێن ژینگە پارێز ئەس دەبێژم شەهیدکردن ئەزێ بێژم سەبەب چییە چما وسا دەبێژم و بشکەنجێژی تشتێک و دیار شەهیدبوونا خۆرتێکی کورد وەک ئارام دیار دکەن و کوردستان وەک دەبێژن جیەکە و نسبەت بە هەرێمێن دنیێن ئیرانێ ئامادەترە دە ئالیە سیاسیدا لە دژی دەوڵەتێک و نەها پشتی و ئامریکا لە دژی دەوڵەتە ئیرانێ دەست بە هەندێک دۆرپێچین ئابووری کریە زێدەتر ji hêla dewletê ji vê ketiye bin zext û zoreke siyasî, civakî û ya jîngê jî em dibînin ku bi qasî ku di dirêjaya tarîxa Kurdistan de çar beşa mirovên Kurd hatine kuştin ew qas jî zêdetir dar û daristanên Kurdistanê hatine şewetandin. Ew çar kesên ku berî çend roja şehîd bûn belge û senet hene niha derketine xeber herî aktuel ku îro gihişte min ew ku هەندێک کەس شاهد بوونە دەما و شەهید شەریف باجوەر ئەو هەواڵێن وی دناوە ئاگردا ji hêla teyara helîkopterên dewleta Îranê ve sipahê pastaran ve hatine yanî cîvan hatiye bombaran kirin wisa şehîd bûne. Hindek jî dibêjin bombeyên şer zamanê şerê Îran û Iraqê ama ew nuxte hindekî dûr e ji ciyê bombeya hinekî beraqil nîne. Ama du kes hatine girtin ew kes navêwan jî diyar e ez bêjim yekî navê Weysî ew hemû tişta dizane hemû esrar e ew girtine ew jî jînge Parîzî ne ew jî di nava wî agirê da bûne ama bi birîndarî rejimê li zîndanê li girtîgeha senendecê ne hatine şikencekirin hatine tehdîdkirin û gelek wek dibêjin امتیاز پشنیاریوان کرنه کو لسر سر و رازا کشفکرنا یعنی وی مثلا کشتنا وان انسانین هیجا تشتکی نبیجن البته دواش بڵێنەوەشی لێ زیاد کەین بۆ پەردەپۆشکردنی یا
دەمبەستنی کەسوکاری ئەوانیش بنیادی شەهید لە مەریوان چوونەتە لای خانەوادەکانیان تا تاوەکو ناویان وەکو شەهید لە بنیاد شەهید قبول کەنجات تا ئێستش دیار نییە قبول کراوە یان نا لەلایەن خانەوادەکان هەموو ئەوەن هەموو کۆمپلۆن بە شێوەیەکی دوڕویانە دوور ژە سامیمیەتی دوور ژە ئەخلاقی جوواکێکە و بەحسا ئیسلامی و نزانم حکوومەتێکە ئیسلامیت کەن تهدید و وحشە ترساندنا کوردان ئەو کەسێک و بتایبەت خەلکی مەریوانێک و دیارکردن و راپۆرتە خۆشەدا نیشاندان چقەس ژوان ئەنسانانە وەک ڕێبەرین جوواکی هەمومان ئەو دیمەنانەی کە ئێستا لە سەری کرانەکەن ینی ڕاستی و قسەی بەڕێز نیشان دەدەن ینی لە خۆڕایی ئەوان ناکات دقیقە بە دقیقە ئەمە ئەوان قەت نەدوخواست مەشەکەوەها چێ ببە پێشوازێکەوەها چێ ببە ئەو بمارش و سرودên ku yên serdema desthilatdariya partiyên Kurda berî 40 sala bûn pêşwazî li van ensanên şehîd kirin û dana axa Kurdistanê. Gerek em du tişta ji bîr nekin. Yek şerîf yek ji şerîftirîn mirovên dunyayê bû. Ne tenê Kurdistanê an Îranê yên dunyayê bû ku di warê nasandina zerer û ziyanên klîmayê an jî ava hewayê sirûştê gelekî hewlên mezindan wek civaknasekî wek zanyarekî bo hemû dunyayê we ew gelek dixebitî ku karekî bike civak, ciwan, jin, mêr û hemû netewên dinyên coğrafiya Îranê da bi wê حقیقت بحثن کو روشا هوای روشا حشک سالیه روشا آوه لی ایرانه او بری جسال نوتا دا تجی اشاره بکر اوی هند انسانه که زانه بهون خوندنه که کور لسر مثلا سروشته و پیش روژا خرابونه هوای هبو کو جسال یعنی بری 10-12 ساله yani belgelce min heneku ixtar dida digot 10 sal din 5 sal din çend sal din eger bi wî şîweyê biçe gola Urmiyê bige vî halî gola ziryan li Merîwanê bige vî halî gerek em hişyar bîn daristan di xeterî dane siyaseta dewletê duwarê parastina jîngeyê da xelete kolandina bîrên kur li menteqa Urmiye meselen tehlikeyê çê bike yê bibe sebeba ku an çêkirina zêde çêkirina avbenda evane hemû çiqas feydê xwe hebe 10 qat jî ew qas zererê ve hene yani evane ne tinê digotinê da di praktîkê da jî te jî îşare pêkir ji Merîwanê bi bayskîlê heta Tehranê wê demê ew peyamên wî li her bajêr li her gundekê ku xelkê pêşwaz kirin tirseke mezin xiste dilê rayedarên dewleta Îranê ji Xameneyî bigire heta Serokkomar Ehmedînecad û kesên din. Yani evane ew insan bûn ku cîhanî de fikrîn. Wek yekê em nebêjîn mesela iftixarek bû bo Kurda em iftixareke bû Kurda ku nava Kurda da ensanên wiha rabûn cîhanî de fikrîn li ser klîmayê tinê mala xwe kilîla mala xwe hesab nedikirin. Hemû Kurdistan, hemû İran û hemû dunya mala xwe hesab dikirin. û didane diyar kirin ku yê paşa rojê çi be berwên de jî rastî gelek zext û zorên mezin hatin tehdît girtin û niha îro jî malbatên wan di bin tehdîd û gefên mezin dane. Baş zor spas dikim kakşar. کاگڕنج بەڕێستان چۆن خوێندنەوەیەکی بۆ دەکەنم بارودۆخی کە لە مەریوان هاتارە بە تایبەتی تریش مەسلەی ئەو کەسانە کە شەهید بوون کەسی ئاسایی نەبوون بە تایبەتی تر کەسێکی وەکو باجوەر کە کاکشار ئاماژەی بە زۆر لایەنی پەرشنگداری ئەویدا ئەمانە چ خەسارەتێکە بۆ کۆمەڵگەی ئێمە بە تایبەتی لە ڕۆژەڵات و بەگشتی لە کوردستان. سەرەتا ڕۆی شەهیدان شاد بێ سەرخۆشی لە خۆمان و لە منەماڵەکانیان و لە خەڵکی کورد لە هەر چوار پارچەی کوردستان دەکەین بەڕاستی لە دەستدانی ئەوانە خەسارەتێکی گەورەیە لە خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت و لە کوردستانی گەورە بەگشتی کاگەندرێن ئەگەر تەمەشا بکەین بسینە سەر باکراوندێکی کورتی ڕابردووی ڕۆژهەڵاتی کوردستان دەبینی لە ماوەی ڕابردوو لەبەر نەبوونی هێزە کوردیەکان لەوێندەر چالاکیان و ڕێنەخستنی کۆمەلگا چالاکانی کۆمەڵی مەدەنی و چالاکانی ژینگە پارێزی بە شێوازێکی تر بە فۆرمێکی تر کۆمەلگایان ڕێخستەوە. حکوومەتی ڕژێمی ئێرانی هەمیشە دێ لە کەسە
سەرەکیەکان دەدا بۆی ئەم ڕێخستنەی کۆمەلگا گەشە نەکاتن. شەیدکردنی ئەم هاوڕێیانەشمان لەوێن دەرو ئەوانەی پێشتر و جیرانی کۆمەڵێک هاوڕێی تریش کە ئێستا لە زیندانەکانن ئەگەر سیر بکەی هیچ یەکێکیان باگراوندی حزبێکی سیاسی پێوە نیە، باگراوندی چالاکی مەدەنی، ژینگە پارێزی، مرۆڤ دۆستی پێوێ. کەواتە بە ئامانجگرتنی ئەوانە ئامانجێکی سیاسیە بۆ ڕێنەخستنی کۆمەلگای کوردی لە ڕێخستنی کۆمەلگەیە لە ڕاستیدا بێگومان، چکە ئەوانە سەردەستی ڕێخستنی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕێگای ئەوانەوە کۆمەلگا خۆی ڕێخستۆ و پەیامەکانی خۆی دەگەێنێت. ئیتر ڕژێمی ئێرانی لەم ڕێگایەوە دەوێت سەرکوتی ئەوانە بکە و بەداخەوە ئەمانە شەهید دەکرین یا خۆت دەچینە کۆنجی باشە بۆ درێژەدان بە ڕێبازیەمان پێ دوایە چی بکرێت باشە ینی مرۆڤ بە چ شێوازێک دەتوانێت یا بە شێوازێکی دیکە بپرسم ئامانج و ڕێبازەکانی ئەمان پتەوتر و گەشەدارتر بکە. بێگومان کاگەندرێن ئەگەر تەمەشا بکەی هیچ ڕژێمێکی سیاسی لە وڵاتانی کە کوردستانی گەورەی بەسەردا دابەش کراوە هەمیشە نەیتوانیوە ڕێبازی مرۆڤ دۆستی گەلی کورد لە ناو ببە. بە شەهیدبوونی وانە کۆمەڵێکی تر دێنە پێش جۆش و خرۆشی زیاتری پێدەدەن. واتە دەمەوێت ئەوە بڵێم هەمیشە کاتێک کە کۆمەڵێکمان لێ شەهید دەکرێت لە هاوڕێیانمان لە چالاکانی مەدەنی کۆمەڵێکی تر بە گوڕوتینی زیاتر دێنەوە. بۆیە باشترین ڕێگە بریتە لە ڕێگری چوونەوە سەر ڕێگای ئەم هاوڕێیانەمان لەوێندەر. بەڵێ کاک شار هەڵبەتە بەڕێزت لە پەنی ڕێکخراوی پەن ئێوە ئەم شتانە چۆن دەگاتە لایەوە چۆنیش دەکرێت بیان گێنە ناوەندە جیهانیەکان ینی ڕاستینەی ئەو ڕووداوانەی کە ڕوو دەدەن. هەڵبەتە هەمان پرسیاریش بۆ کاگڕەنجیش بەڕێزیشیان لە ئەمەنستی ئەنتەرنەشناڵن. بله سەد حیف و مخابن وان ساڵێن دەرباس بوویدا زیدەترین راپۆرتên نێگاتیڤ لە دژی دەوڵەتە ئیرانê ئەو کارên ku li dijî rojnamevana dikin zêdetir ji hemû wilayetên Îranê ji Rojhilatê Kurdistanê tin. Yani ji 5 wilayetên ku zêdetirîn rûnişvanê wên Kurdin. Wilayeta Urmiye, Sine, İlam, Kirmaşan û beşeke li Wiristanê. û her wiha wilayetên din jî Kurtê de hene Hemedan, Zencan belê di nava Kurdê Xurasanê de bi taybetî niha rojane bû me çend raportên ku çiqas insan têne girtin, tehdît kirin, geflê têne kirin, heta stranbêjê ku çi karê wan bi siyasetê de ne siyasetê jî fam nakin dixwazin û tehdît dikin gereke hûn wiha rabin, wiha biçin û xebatên çandî di warê zimanê Kurdî de heta eger bi zimanê Kurdî jî bin hûn wan karane nekin. Li ser wan çar hevalên ku şehîd bûn raport heye pena internasyonal hatiye agadar kirin ku evane bi çi şîweyê hatine şehîd kirin raporteke dûr û dirêj berfireh li ser vê meselê ji pena internasyonal re hatiye şandin ve gereke em tiştekî din jî bêjin ku li Kurdistanê rêjeya bêkariyê herî zêde ye. Di vê derê de kolber jî gelek dikevne ber kuştina ber guleyên kuştina dewleta dagirkerayî ciyê ku bên mesela bêkariyê çareser bikin tên her rojane insana dikujin. Demma meselen yani dereceya yani wehşet û hovêtiya wan gehiştiye astekî ku dema kes mirov nakevne berdestê wan eger ew çarpê ew hêstir an jî wek dibêjin vesileyên wan amrazê wan yên neqilkirina barebulayên wan meselen ew dibin ew wan dikujin. Zane yani ew gereke di vê derê de yani li vê derê bû ku tenanet bezeyî hiç o daristanda nakin bezeyîşan bi ajalîş da belê hezaran heta niha kuştine û nemir Şerîf Bacwer yek ji xemên wî giran jî ew bû ku belkî hûn insana dikujin hûn rehmê bi daristana nakin rehmê bi heywanata nakin û berdewam rapor dişandin ku em bideyne jîngeparêzên êre ew kesên ku alîgiriya mafê heywanata dikin li Ewropa em gelek ca çûyne li cem saziyên ku li Almanya karekî wiha dikin ew raport me didanê. Sed heyf û mixabin ew insanê wisa hêja şehîd bûn, ema gerek em ji bîr nekin
کاک رنج اشاره پیکر بلکی دکاری بو برفراتر او کو بله اف چهار کسانه شهید بون اما گره که بزانه به دولت ایرانی هزاران کسی وکه خوب پرورده کرنه او کسی که دمشق دیمن نهات ندیتن همو خوندوان خوندنگه هاوانن همو کس نهات دنیا به گشتی به تایبەتی هاوینا ای سال کاک هندرین تا دید که دنیا گرماتیاوی خطرکه بو جیانا رو عرده نتنه یا چند میلیون یا چند میلیارد بلکه یا نزدیکی 8 میلیارد انسان رو عرده گرما گشت سوید بله بستالکی باکوره آلمانیا سوئد به هزاران کس میرن سه مانگ زیاتر وش که سالی بله 1881 که حتی نها لگور راپورتین راگهاندن کدن راگهاندن آلمان دا بلاوونه گرماتی که و حال ولاتی که وک آلمانیا نهات بودیتن او زنگا خطریه با همو دنیا ایجا چه از تو کل ویدارید استدیوی دار رنش نخاری چه کسی که کورگونده که کردستان رنش نخاری آن چه کسی که آلسکا آنجیلنا سیبریا رنش نخاری او جیانا انسانا یا زیادتری 8 میلیارد انسان لرو کرا عرده ده تهلوکه دایه اگر وها بردوام بکه پیشی لینا گرن کو دوی درباره گله کنفرانس و کنگره هات نچکرن والات بجدارن اجا انسان وکی شهید شریف و حوالنوی او جهانبینی آوان تیگهشتن آوان وقت بیجن روشنبیری آوان ده استکی دا بکو و کسکی کو پروفسور الامریکا رنشتخاری روشه 1980 شوندا یعنی پیش بینی کریه وسا فکر دکر دزانی یعنی دزانی بکو چه دیگه چناکه رایدارین دولت ایرانی وقتاتین دارستان مریوان بمباران دکن او نزانن که او پینگاوان تنه لدیجی شورشگرین کرد نینه لدیجی همو سروشتا دنیایه اما بقاسی نه ریبرین وانن کل تهران رنش نخاری بقاسی شهید شریف فام دکرن نه کسی دنیا کل هریمنه دبیجن ام دارستانه بشاوتینین بلا گریلا و پیشمرگتی دا بجیه نبن اما نزانن که بوی کاری آگر دل حرکت سیاسی آلیگرین شورشا کردستانی گرمتر دکن وان بخوشی دیتن 4 کس شهید بون 5 کس شهید بون 10 کس آن شهید بون آن کشتن به هزاران کسا به دروش منکو و د راپورت خدا جدانه دیار کرن بو وان پیامه که باش گهشته تهران و دنیای کو د چه آستی دای راوش باشه کاک شار دوایین وته چونکە دەربازی تەوەری دووەمە بین بەداخەوە هەڵبەتە دەبوو جوتیار پێشەوە ئەندامی کۆمیتەی ژینگەی کۆدار لەگەڵماندا بەشدار بێ بەڵام بەوەی کێشە کە بەڕێزیان لەوێ هەیە لە پەیوەندیکردنەکە لە چیاکانی کوردستان ناتوانێت لەگەڵماندا بەشدار بێ بەداخەوە بۆیە دەگەر دوایین وتە لەسەر ئەمە بە کورتی بڵێ بە هەموو مرۆڤین کو ژ مرۆڤانەتیە ژ ئەنسانیەتێ ژ دموکراسیە ژ ئازادی خوازیە ژ سروشتێ ژ ژیانێ حەز دکەن گەرەکە ڕێیا کاک شەریف و هەواڵن وی بەردەوام بکەن چه پارتیا سیاسی چه حرەکەتە سیاسی هەیە چه ڕێخستنە بە کیژان دروشمێ ناوی شاروانی وی چیل کودره کردستان کودره دنیا کودره ایرانیه گرکه نهیلن آلا انسان وها مازن لعرده بمینه اوانه جه اندام پارتیه که سیاسی مازن تر بون اوانه ده خدمت همو مروواهیه رو عرده بون 8 میلیارد انسان اندام ریباز انسان وها مازنن گرکه همو ببینه اندام و ریباز انسان وها برویندیجی از افتخار دکم که د خاک کردستان مدا انسان وها مازن زانا تیگهشتی پیگهشتن و پیامک دا وظیفه مایه وک راگهاندن کار وک تلویزیون هر 4 پارچین کردستانه یعنی کیجان پارتیه بن ریباز و ایدئولوژی فکر و رامان انسان وها مروف حس وها وقت بیجن دموکراسی حس آزادی خواست لهمو دنیای بلاو بکن گرک خلات نوبل یا بشا آشتی آنجی خلات سازی و ریخستن دن پیشکشی وان کسانه کسین وها بکن بله البته من کاکشا پیشنیارم کرد لنووسینه کی کرده که یادی ام شهید کردنی ام هوالانه بکرێتە ڕۆژی ژینگە پارێزی یا ڕۆژی خاوەندەر کەوتن لە ژینگەرەکە گەلک ماقولە گەلک باش پارتویلانە نەک تەنها لە ئاستی ڕۆژڵاتی کوردستان لە ئاستی کوردستانی گەورە و فقط مخواست از وێژی بێژن گوتناکە ڕەنج ئەوەیە درستە وان ساڵانە حرەکەتین سیاسی کوردستانی زەعیف بوونە لاواز بوونە هەبوونە هەنە ئەما جیهێ وان یە خالی
فیلم چێکەرێن me دوقادا هەنەرێ دا û jinge parêzên me û di torrent komalayetî da telegramê da bi hemû tişta bi hemû şêweya yekê wekî Şehram Nazirî wexta tê dibêje ez Kurdim û zimanê min Kurdî ye an Behmen Qubadî an Şehîd Şerîf ewane insanê ji partî û hereketên siyasî ji gerîla û pêşmergeya doza wan keda wan xebata wan kêmtir nîne gereke vê rêbazê berdewam bikin dest û çavê wan nêşin û ev insanê wiha qet û qet namirin بێگومان نامرن کاگڕەنج بەڕێستان لە ئەمنستی ئینتەرنەشناڵن هەمان پرسیار لە بەڕێزت دەکەم و چۆن دەکرێت ئەم پرسانە بە جیانی بکرێن بۆ نمونە لە وڵاتێک شتێکی وا ڕوودەدات لە وڵاتێکی بیانی ئەو بۆنە و مناسبەتە لە ڕێگەی چالاکانی ئەو وڵاتەوە چالاکانی دیکە کە لە دەرەوەی وڵاتەکەن پەیوەندی دروست دەکەن دەکرێت ڕۆژێکی جیهانی نمونەشمان زۆرە ئێستش بۆ بابەتێکی ئاوا چۆن دەکرێت بە جیهانی بکرێت کاگەندرێن بۆ هەر بابەتێکی دیاریکراو لە ناوچەیەکی دیاریکراو دوو شێوازکارکردنی پێویستە سەرەتا لە ناوخۆی ئەو ناوچەیە کە بە خۆشحالیەوە ئەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستان کرا بڕاتە بێت لە ڕابردووی 30 ساڵی ڕابردووی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ هیچ کەسێک نەکراوە یەکەم جارە دەبینین بە جۆش و خرۆشێکی وا یەکجار مەزنەوە بۆ خەڵک دی ئەوەی تر دەمێنێتەوە سەر لایەنە نێودەوڵەتەکەی لایەنە نێودەوڵەتەکەی لەسەر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کوردەکان ئەو پەیوەندیانەی هەیەە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەروە دۆستان و هاوڕێیانی ئەوان لە ڕێگای پەیوەندیەکانیان لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لێت ناشارمەوە کاگەندرێن پەیوەندیکردن لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و گەیاندنی زانیاریەکان لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کەمێک کاتی پێویستە وەکو ڕاستەوخۆ نییە چونکە ئەگەر تەمەشا بکەین ئەوان راپۆرتی ماگانیان هەیە ساڵانیان هەیە شەشمانجیان هەیە تۆ ناتوانانی لە کاتێکی دیاریکە و بەداخەوە ئەو ناوچەی کە ئێمەی تێکەوتیە کووردە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سنتەری چەقی پێشێتکارەکانی مافی مرۆڤە ئەم وڵاتانەی کە کوردی بەسەردا باش بووە چ بە ڕۆژهەڵاتی کوردستانەوە باشوورتەوە و باکوورتەوە و ڕۆژ ئاواتەوە زلهێسترین وڵاتن لە پێشێلکردنی مافی مرۆڤ هەمیشە ناوەکانی لە ڕێزبەندی وڵاتەکاندایە بۆیە بە بڕوای من ئەم دۆسیە دەگات بە هەموو ناوەندە جیهانیەکان بەڵام دەمێنێتەوە کاتی پێویستە لە 6 مانگ یاخود راپۆرتی ساڵانیان بەبێ شک ئەوە دەبێ بە یەکێک لە دۆسیە گەورەکان وەکو هاوڕێن باسی کرد ئەمە یەکێکە لە جوانترین خەباتەکان لەسەر ئاستی جیهان کە ئەوی ژینگە دۆستیە جیاوازە چاڵاکی مەدەنی لە بوارێکی دیاریکراوە بەڵام ئەمانە چاڵاکی ژینگە دۆستین دڵنیام لەوەی ئەم دۆسیەوە بە ئاسانی تێناپەڕێ گرنگی زۆریشی دەبێت بەڵام کاتی پێویستە و لەسەر ئێمەش ماوەتەوە چۆن ئەم دۆسیە بەردەوام دەکەین ئیدامەی پێدەین و گەورەی دەکەین زۆر باشە سپاسانەکەم بەداخەوە جارێکی دیکەش دەڵێمەوە دەبوو بە تەلەفۆن جوتیار پێشەوەندامی کۆمیتەی ژینگەی کۆمەڵگەی دیموکرات و ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدار لەگەڵمان بەشدار بوو ببوایە بەڵام پەیوەندیەکە لەگەڵیاندا گرێن نادرێ پێمان خۆش بوو کە سەرنج و تێبینی بە ڕێزیشان لەو بارەوە بزانین بۆیە بە ناچاری ئێستا دەچینە تەوەری دووەم کە سەبارەت بە باشووری کوردستان لەوێش بەڕاستی کوشت و بڕێکی زۆر لەسەر چالاکانی سیاسی و مەدەنی و خەڵکانی ناڕازی هەیە خەڵکێکی زۆر دەستگیر کراوە ئەم ڕۆژ چالاگوانێکی دیکە دەستگیر کراوە ڕۆژانی ڕابردووتر خەڵکانێکی زۆر تەنها لەسەر هەڵوێز دەربڕین تەنها لەسەر ناڕەزایەتی دەربڕین لە دەسەڵات لە گەندەڵی لە نەبوونی خزمەتگوزاری لە بێموچەی چوزانم لە 1001 قەیرانی دیکە لەوێ هەن ئەوە دەخێنە بەرباس و گفتوگۆ چۆن دەکرێت کۆتایی بەمانە بهێنرێ ئەڵبەتە لە ماوەی 7 مانگی ڕابردوودا 169 پێشێلکاری دژ بە 272 کەسوولایەن لە هەرێمی کوردستان تۆمار کراوە دوێنێ کەسێک لە بەردەم ماڵێکدا سیارەکەی ڕادەگرێت دەکوژرێت کەسیش لێی ناپرسێتەوە